لە 23 داری ساڵی 2023 کە هەناردەی نەوت یاریمی کوردستان بۆ دەرەوە ڕاگیراوە تا ئێستا ئەم گرفتە چارەسەر نەکراوە، هەرچەندە ڕێککەوتن کراوە بۆ ئەوەی کە جارێکی دیکە هەناردەی نەوت یاریمی کوردستان دەست پێ بکاتەوە، بەڵام ئەنجامێکی نەبووە. ئەمڕۆ کۆبوونەوەیکی چوار قۆڵی لە بەغدا بە بەشداری شاندی هەرێمی کوردستان بەڕێوە چووە. ئایا پرسی هەناردەی نەوت یاریمی کوردستان کەی چارەسەر دەکەێت؟ ئاستەنگەکانی بەردەمی چین ئەو زیانانە کە بەر عراق و هەرێمی کوردستان کەوتووە چییە؟ لەگەڵ میوانەکەم ئەم بابەتە گفتگۆ دەکەم کە دۆسیەی گەرمی کاتژمێر 18 بەڕێز دکتۆر گۆڤند شێروانی پسپۆڕی بواری وزە لە هەولێرەوە لەگەڵمە. دکتۆر گۆڤند سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆژ جارێکی دیکە کۆبوونەوە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە بەغدا بەڕێوە چووە. بۆچی بەردەوام کۆبوونەوەکان و بەڵێنەکانی بەغدا لە بازنێکی داخراودا دەستوڕێنەوە و ئەنجامی نابێت؟ ڕێگریەکان چییە بەڕێی جەنابەت؟ سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان 24 بینەرانی عزیز. بەڕاستی ڕاگررتنی هەناردەکردنی نەوت هەرێم ماوەکی زۆری خایاند، ئەو نزیکەی 2 ساڵ و 6 مانگە وە زیانێکی گەورەی گەیاند بە ئابووری عێراق، پتر لە 25 ملیار دۆلارە. لایەنەکانی تریش زەرمەندن، بەڵام سەروی هەمویان ئابووری عێراق و دارایی عێراقە. ئەوەی کە گرنگە ئێستا جدیەتێکی بەرچاو هەیە نێوان هەموو لایەنەکان، بەتایبەت حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی سامانە توشتەکان کە لە دوا ڕێککەوتن لە مانجی 11/8 واژوو کراوە لە لێژنەیەکی فراوان بریتی بوو لە 17 ئەندام لە بەغا و 5 کەس لە هەرێمی کوردستان. ئەو دەکاریە ئەو ڕێککەوتنە واژوو کرا دوای هەڵسەنگاندنێکی تەکنیکی تەواو بۆ سەرجەم چێلگەکانی بەرهەمهێنەری نەوت لە هەرێمی کوردستان. واتە کە گەیشتنە اتفاقەک ئەم بڕێکە داوا دەکرێت بۆ بەرهەمهێنان بۆ هەناردەکردن بدەرەوە واقعی بی و ئیمکان هەبی جێبەجێ بکرێتەوە. ئەوەی کە گرنگە جەناب دەزانی ئێستا ئەو وردەکاری کەمایە زۆربیان لانی تەکنیکی و داراییە و طبعاً بەشێکیان ئەبێ بەشدار بیلەی بەشە گرنگەکەش کۆمپانیا بیانیەکانێک کە وەبەرهێنەرن لە بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت لە هەرێمی کوردستان. ئەوانە کۆمەڵێکیان هەیە بەناوی ئەپیکۆر، بەشدارن خۆشبەختانە لە کۆبوونەوەکەی ئەوڕۆ. بەتەکید ئەگەر هەموو لایەکان اتفاقیان کرد لەوانە لە چەند ڕۆژێکی داهاتوو دەست پێکەن بە دووبارە هەناردەکردنی نەوت هەرێم. کەواتە ئێستا هیچ کێشەیەک نەماوە، ئەو کێشانە کە باسی لەوە دەکرا سیاسی بن، تەکنیکی بن، لەلایەن بەندەری جێهانەوە شاندێک پێشتر چوو بوو، ماوەی هەفتەیەک لەوێ بوون لەگەڵ تورکیاش بابەتەکانی کلایی کردەوە. یعنی سەرجەمە بابەتانە کۆتایی پێ هاتووەی تر هەموو ڕێکارەکان ئامادەن بۆ هەناردەکردنەوەی نەوت ئەگەر جارێکی دیکە وەزارەتی نەوتی عێراق بیانوێکی دیکە نەدۆزێتەوە. خۆی یەک کێشەیە کە بوو ئەمەش تەحەفوزێک هەیە لەلایەن کۆمەڵی ئەپیکۆر. ئەوان داوای زەماناتیان کرد بۆ وەرگرتنی مستحقاتی خۆیان لە وزارەتی نەوتی فیدراڵ، واتە ئەو بەڕێکەدانراوە لە هەموارکردنی یاسای بوجە 16 دلار بۆ هەر بەرمیلەک، بەڵام بە شێوەی کاتی تاکو لایەنێکی بیانی پسپۆر خەملاندنەکی تازە دەکات بۆ تێچووی بەرهەمهێنان و گواستنەوە نەوت لە کچێلەکانی هەرێم. ئەوان داوای زەماناتیان کرد بۆ ئەو 16 دلار. ئایا بە شێوازە وەردەگرنەوە ڕاستەخۆ لە حکوومەتی عێراقەوە یاخۆت لە ڕێگەی وزارەتی سامانە سروشتیەکان ئەو وردەکاریە داوایان کردبوو بە ڕێککەوتنێک واژووکرا، ڕێککەوتنەکی بچووک بە تایبەت بەو بابەتە تاکو ڕوون بیتەوە بۆیان و عین وەقت زەماناتەکە بی بۆ وەرگرتنی ئەم مستحقاتە. باڵێ دکتۆر گۆڤند دیارە باس لە زەمانەتی ئەو کۆمپانیانە کرد کە داوای دەکەن جگە لە داواکاری کۆمپانیەکانی نەوت تا چەندە کێشەی تێچووی نەوتەکە چارەسەر کراوە، ئایا نەدەکرا ئەم بڕێی کە بڵین بەرهەم هاتووی نەوت هەرێمی کوردستانە لە ناوخۆ سوودی لێوەربگیرا بە؟ خۆی هەموو کاتێکدا ئەو بەڕەنەوتەی کە بەرهەم دێنرێ لە هەرێمی کوردستان بەپێی یاسای بوجە دوو ڕێگای بۆ هەیە، یاخود یان هەناردەی دەرەوە دەکرێت بە ڕێگەی بۆری بەندەری جیهانی یاخود لە ناو خۆ بەکاردێنێ. بەڵام وزارەتی نەوتی عێراق لە سەرەتا وتی ئێمە توانەمان نییە ئەو 400,000 بەرمیلەی ناو وڵات ساخکەینەوە و ئاماژەیان کرد کە ئەوان توانیان تەنها 120 تا 150,000 بەرمیل ڕۆژانەیە و لەو ماوەی ڕابردوو بڕێکی هەر ماوە بڕێکیان تەسلیمی وزارەتی نەوتی عێراق کراوە. کۆی ئەو بڕە تا ئێستا لە مانجی ئاداری 2023 تا ئێستا نزیکەی 11 ملیۆن بەرمیلە، بەڵام 1 دلار خەرج نەکرا نە بۆ هەرێمی کوردستان نە بۆ کۆمپانیەکان کە کاریان کردووە. بۆیە کۆمپانیەکان ئێستا لەسەر ئەم ئەساسە داوای زەمانات دەکەن، داوای ڕێککەوتنەکی واژووکراو دەکرێت لەگەڵ وزارەتی نەوتی عێراق تاکو ئەم مستحقاتی خۆیان زامن بکەن.
باڵێ دکتۆر گۆڤەن دیارە کە لەو ماوەیە لە 2023 تا ئێستا زەرروزیانێکی زۆری ئابووری بەر عراق کەوتووە بەر کۆمپانیەکانی نەوت ئەوانەی کە لە هەرێمی کوردستانیش کار دەکەن ئەما گەر بەردەوام بێت ئەم زەرروزیانان تا چەندە زەربە لە عراق دەدات لە کاتێکدا لە بودجەش تا کورتهێنانی هەیە عراق. بەڵێ سوالێکی لە شوێنی خۆیتی خاتون 400,000 بەرمیل ئەوەی کە دەستنیشان کرابوو لە سەرتاوە لە یاسای بودجە تێچووەکەی نێزیکەی ڕۆژانە 28 میلیۆن دۆلارە، مانگانە نێوان 800 تا 900 میلیۆن دۆلارە ڕۆژانە مانگانە، واتە کۆی ئەم زیانە لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوە بتر لە 25 میلیارد دۆلارە. ئەم بڕێ زۆر گەورەیە، دەکرا پرۆژەیەکی زۆر ئەنجام بۆی ئەنجام درێ بەو پارەیە چ لە هەرێمی کوردستان چ لە ئاستی عێراقەوە کە شایانی باسی عێراق بخۆی لە یاسای بودجە 2023 کورتهێنانێکی گەورەی هەیە. کورتهێنانەکە نزیکەی 48-49 میلیارد دۆلارە. بۆیە ئەم بڕە پارە ئەگەر بات بە ئەو نۆتە فرۆشا باە بڕێکی بەرچاو لە تەختەی دەکرد لەم کورتهێنانەی بودجە. بەڵێ بە هەناردەکردنەوەی نەوت هەرێمی کوردستان ئەم بابەتانە چارەسەر دەبێت ئەوەی کە لە بودجە هەیە ئەوەی کە پشکی هەرێمی کوردستانەوە بەگشتی چی ڕوودەدات لە دوای ئەمە لە بازاڕەکانی نەوت بە تایبەتی بازاڕی وزە کە ئێستا ئیتر شەڕەکە شەڕی وزەیە لە ئاستی جیهانی و ناوچەیەدا. ئەوەی کە گنگە ئێستا باز دەکەن هەرچەندە ئەوان مەسەلەی بوو موچەکانیان ڕەبت کردووە بە واری نەوت، بەڵام بەپەی یاسای بودجە ئەگەر هاتو هەرێم سەرجەم التزاماتی خۆی لە نەوتەوە جێبەجێ کرد بەرامبەر بەغا ئەو کاتە بەغدا ئەبێ پابندبی بە هەناردەکردنی تەواوی پشتی هەرێم لە بودجەی عێراقەوە، واتە نزیکەی 16 تریلیۆن دینارە ساڵانە، کەچی ئەو بڕێ کە تەرخان کراوە بۆ موچە تەنها 11 تریلیۆن دینارە. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم هەموو سەرجەم التزامات خۆی جێبەجێ کرد ئینکە ئەوجا عێراق دەبی تەواوی حسەی هەرێم لە بودجە ڕەوانەکە، نەک تەنها بابەتی موچە کە جێداخە بوویتە شێوازێک لە کارتەکی فشاری سیاسی لەسەر هەرێم کوردستان ئەوە چەند مانگە بەردەوامە وای لێ کرد موچەکانی هەرێم بۆ 3 مانگ دوا بخرێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر گۆڤەند شێروانی پسپۆڕی بواری وزە لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس دکتۆر.